سوودانی هێڵی سووری بۆ هەرێم کێشە. دەبێت ئەم مانگان نەوت و داهاتی ناوخۆش ڕادەست بکرێت. موچەی مانگەکانی 7 و 8 لە چاوەڕوانی ڕادەستکردنی نەوتەکەدایە. بەپێی زانیاریەکان سەرۆکوەزیرانی عێراق وادەی 7 بۆ 10 ڕۆژی دیاری کردووە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نەوتی هەرێم و ڕادەستکردنی نەوتەکە و داهاتی ناوخۆ. سەرچاوەیەکی ئاگادار لە حکوومەتی عێراق ڕاگەیان سەرۆکوەزیرانی عێراق لیژنەکانی نەوت و دارایی ڕاست پاردووە بە زووترین کات بگەنە ڕێکەوتن لەسەر خاڵە ناکۆکەکانی تایبەت بە نەوتی هەرێم و ڕادەستکردنی داهاتی نانەوتی. سەرچاوەکە دەڵێت سوودانی دەیەوێت پێش بانگەشەی هەڵبژاردن نەوتی هەرێم لە ڕێگای بۆڕیەوە دەست بە فرۆشتنی بکرێتەوە چونکە دەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ سەرۆکوەزیرانی عێراق لە بەراوەی دەبێتە یەکەم سەرۆکوەزیران کە نەوتی هەرێم بخاتە ژێر کێفی خۆیەوە. سەرۆکوەزیرانی عێراق داوای کردووە ئەم هەفتەیە راپۆرتی تایبەت بە هەناردەی نەوتەکە ئامادە بکرێت و بە پەلە گرفتی ئەو سێ کۆمپانیایەش چارەسەر بکرێت کە داوایان کردووە تێچووی گواستنەوەی نەوتیان بۆ زیاد بکرێت. بەم پێش بێت موچەی مانگەکانی 7 و 8 دەبێت لەم 2 هەفتەیەدا یەکلای بکرێتەوە چونکە بە ڕادەستکردنی نەوتەکە ئەو موچەیە لەلایەن بەغداوە خەرج دەکرێت.